دیارە دوای دەرچوونی بڕیارێک لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت بەڕێز کاقوبا تاڵەبانی بە ژمارە 1658 لە ساڵی 2010 دواتر چەندین کۆبوونەوە لە دیوانی پارێزگای هەڵەبجە و بە سەربەشتی بەڕێز پارێزگار و بە ئامادەبوونی بەڕێز جێگیری پارێزگار و بەڕێز قامی هەڵەبجە و بەڕێزان بەڕێوەبەری نەحەکان و ئێمەش وەکو ئەندامانی لیژنەی لاوەکی کارمان کرد لەسەر ئەوەی ئەمە ببێت بە بناغە بۆ کارکردن لەسەر ئەو ئیشانە کە ئێستا بە ئەنجام گەشتووە. دوای هەبوونی چەندین ڕێکاری هونێری و یاسایی بۆ ئەوەی کە کارەکانمان و نەبوونی بودجە بۆ هۆی کارەکانمان دوا بخرێت تا ئەم کاتە تاو کاتێک کە بڕیاری یاسای ژمارە 3 ساڵی 2009 پەرلەمانی کوردستان دەرچوو لە ئێستادا بەشێک لەو گەڕەکانە بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 تۆمارەکرێن و بەشێک و گەڕەکێکیشمانەیە کە پێشووتر ئێعلانمان بۆ کردووە ماوەیەک لەوە پێش کە زیاتر لە 150 خان و باڵەخانن بەپێی یاسای تەجلیل عەقاری ئەوانیش تۆمارەکرێن لە ئێستادا داوا لە خەڵکی خۆشەویستی بیارە ئەەکەین ئەو گەڕەکانەی کە ئێعلانیان بۆ کراوە داواکارەکانن ئاڕاستەی بەڕێوەبەراتی نەحەی بیارە بکەن و بەڕێوەبەراتی تۆماری خانوبەری هەڵەبجە بکەن بۆ ئەوی کاری یاسایی و ئیداریان بۆ ئەنجام بدرێ بۆ تۆمارکردنی خانووەکانیان.